سازی هەنگاوی گەورەی ناوە پێم خۆشە مقارنەیەکی 5-6 ساڵ لەمەوە پێش و ئێستا بکرێ لە وەزارەتی پێشمەرگە و لە ناو هێزی پێشمەرگەیە لەبەرەوە توان بە شانازیەوە بڵێم کە وەزارەتی پێشمەرگە دەستکەوتی گەورەی بەدەستهێناوە لە پرۆسەی چاکسازیە و توانیوێتی لەو بەڵێنەی یا لەو ڕێکەوتنەی کە لە نێوان خۆی و لە وەزارەتی پێشمەرگە و پنتاگۆنە ئەنجامیدا بوو کە کۆتایەکەی 2026 ئێمە لە 26 بگەینە ئەنجامی کۆتایی کە هێزی پێشمەرگەی کوردستان هەمووی لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەیە یەک هێزی یەکگرتووی کوردستانی دروست بکرێت. وەزارەتی پێشمەرگە لە هەموو بوارەکان کە بۆ بەرزبوونەوەی توانای ئاستی توانە سەربازەکانی لە هەوڵی بەردەوامدایە لەو ڕۆ لە هەموو بوارەکانە لە هەوڵدایە. یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بەردەوامە و ڕۆژانە هەنگاوی گەورە ئەنرێەوە ئەم ڕۆژ ئەمەی کە لێرە بە دیجیتاڵکردنی کاروباری تەندروستی پێشمەرگە ئەمەش هەنگاوێکی ترە لە هەموو ئەو دەستکەوتانەی کە وەزارەتی پێشمەرگە وەکو وەزارەتێکی هێزێکی سەربازی لە کوردستانە دەستکەوتی گەورە ئەتوانێت کێزێکی نیشتیمانی گەورە دەرکەوێت. هاوکاریەکان بەردەوامەوە هیچ شتێکی وامان نەبیستووە کە کێشەیەک لە هاوکاریەکانە هەبێت. ئەکەوێتە سەرەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگە لە پرۆسەی چاکسازیە بەردەوام بێ و بە هەنگاوی جددی و یەکگرتنەوەی جددی لە هێزەکانە بەردەوام بێ و هەوڵ بدرێت کە یەک هێزی یەکگرتووی نیشتیمانی بێ. پێم وایە ئەمە توانایەکی ئەوتۆ بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەدا کە پشتیوانی زیاتر بۆ لە هەموو ڕۆکانەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دابین بکرێ بە تایبەتی لە ئەمریکاشەوە. ئێمە بڕیاری 11 فیرقە دراوە، یعنی ئەو 138,000 پێشمەرگەی کە هێزی پێشمەرگەی کوردستان بڕیاری لێدراوە 138,000 پێشمەرگە بێ، ئەو 138,000 پێشمەرگەی لە 11 فیرقە و دوو هێزی پشتیوانیە، پشتیوانی 1 و 2 لەگەڵ دوو فەرماندەیی ناوچەی سەربازیە پێگەهێن. لە کوردستانی سوار دوو پرسیارمە، یەکەمیان ئایا لە کابینەی دەیەم تاوی هێزەکانی پێشمەرگە یەک دەخرێنەوە، دووش داواتان کردووە سیستەمی بەرگری ئاسمانی وەرەی کوردستان دابین بکرێت؟ بێگومان دڵنیام کە لە کابینەی داهاتووە کۆتایی بە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە هاتووە. هیوادارم یەک هێزی پێشمەرگەی کوردستان لە کابینەی دەهەمە، یعنی بڕیارەکە ژوایە و ئیرادەی جددیشەیە لە هەموو لایەکەوە کە ئەم هێزە بە هێزێکی یەکگرتووی نیشتیمانی بەنسبەت بەرگری ئاسمانیشەوە بێگومان هەنگاوی جددی نراوە و بەڵێنیش دراوە کە لەو ڕۆوە هێزی پێشمەرگە وە کوردستان هێن بکرێبەوە. مەترسی تیرۆر هەر لە ناوچەکە بەردەوامە، ڕەنگە داعش تەکتیکی خۆی گۆڕی بێ، ڕاستە لاواز بووە لە سەر ئەرز، بەڵام ئایدۆلۆژیای داعش و فکری داعش هەر بەردەوامە، ئەو بیئێشی کە داعشی لەسەر دروست بووە هەر بەردەوامە. تەنسیقی تەواو لە بینی وەزارەتی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ هێزە ئەمنیەکان و وەزارەتی بەرگری عێراقا لەگەڵ سوپای عێراقا هەیە، بۆیە لە هەموو ڕێیەکەوە هەوڵ درێکە و بە تایبەتیش پشتیوانی هەواڵگری ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانان لەو ڕۆ دەورێکی کاریگەری هەیە کە بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی تیرۆر ببینە.